نویسەر و ڕۆناکبیر و سیاسەتڤان و کۆردپەروەر و نیشتیمانپەروەر و ئەزمانزان و جڤاکدۆست تاهەر ئەحمەد سادق بەکر حەوێزی لە بەرواری ئێکی حەفت لە ساڵا 1990 لە گەڕەکە بەفری قەندی لە باژێرێ کوویە چاوێن خوا ڕۆهنکردنە بژیانێ. تاهەر ئەحمەد حەوێزی باوکمان کە کوڕی ئەحمەد ئاغای سەدق ئاغای حاجی بەکر ئاغای کە مەسئول بە قاسد ئەوە لەدایک بووە لە ساڵی 1990 لە ئێکی حەوت لەگەڵی بەفری قەندی. وا پەروەردە کراوە کە ڕێگەی خوێندن بگرێتە بەر خوێندنی مەلایەتی دەست پێ کردووە لە ڕێگەی خوێندەکەەوە فێرە زبانەکان بۆ وردە وردە وای کردووە کە خۆی پێ بگێنێت. هەندێک پێشهاتی سیاسی و هەندێک گۆڕانکاری هەبوو لەو سەردەما نەتەوەکان هەمووی کورد و عەرب و فارس و نەتەوەکانی تر هەوڵی ئەوان دەدا سربەخۆ بن و ببنە خاوەن قاوارەیەکی سیاسی سربەخۆ واتە دەوڵەت. دژیە 7 ساڵیدا بابێ تاهری کوڕێخوا فڕێتکەتە بەرخوێندنێ لە حوجرێن کوردی لە دەف مەلا ئەحمەد کۆ بە مەلای ڕەش بەرنیاسە. هەوڵیان داوە کە ئەو بەرهەمانە بیهێدە مەسەن بۆ نمونە گوڵستانی سعدیان دەخوێند بەرهەمە فارسیەکانیان دەخوێت لە ڕێگەی ئەوە وردەوردە فێر زمانی فارسیش بوو. چونکو فێربوونا زانین و زانستی لە حوجرێن کوردی بە ئەزمانێ فارسی و عەرەبی بوو لەوڕا تاهەر حەوێزی فێری ئەزمانێ عەرەبی و فارسی دەبێت. باوکی کابرایەکی خوێندەوار بووە، زمانزان بووە، زمانی فارسی، تورکی، عەرەبی ئەوانەی زۆر باشی زانیە، بەڕەوانی زانیە. سەرەتادا لە شارەکانی کوردستان بەس حوجرە هەبووە، خوێندنی مزگەوتەکان هەبووە، مامۆستا و مەلای شارەزابات هەبووە کە خەریشی پێگەیاندنی مەسە منداڵانی ئەو سەردەوە بوون. لە سەرەتای ئەو سەدەیەدا لە 1221 قوتابخانەیەک لە کوێ کرایەوە ناویانێ ناو قوتابخانەی ئولای یەکەم بووە. تاهر دژیە 10 ساڵیدا پەیوەندیە بە قوتابخانەیە فەرمی دکەت بناوێ ئۆلا کوێ سنجەق ئەژبەر زیرەکیاوی لە پولا دوێ ئەتهێت وەرگرتن هەموو ساڵین خوێندناخوا بە پلەیە نایاب ئەتها تومارکردن و سەرکەفتنێک مەزن بەدەست فەئینە. دوایی ئەوەی کە باشی هانیدا لە بریتە حوجرەی مەلایەن مەلا ئەحمەد کە ناودار بوو بەلا ڕەش ناسراوە لەلایوی 3 ساڵان خوێندێتی. دوایی چیتە سەرەتایی لە سەرەتایی لە پۆلی دووەرجیرایە لەبەروەی پێشێنشی چاچێ بووە لە نووسین و خوێندنەوە وە ساڵانە بە پلەی نایاب ساڵ بە ساڵ دەرچواتە وەکو سەرەتایی تەواو کردووە. باز لەوە کراوە بابەستا مەلا محەممەدی ناسرا و بە مەلای گەورە کە هانی خوێندن و خوێندەواری داوە کە بۆ سەردەبی تۆزە شتێشی تازە بووە کچەکەی داردۆتە بەر خوێندن شابەشادی کوڕەکان لە قوتابخانە خوێندوویەتی بنەماڵەی خادیم سەجادە بنەماڵەی بابڵێن دڵداری شاعیر. خوێندنە سەرەتایی لە باژێرێ کوویە تەمام کرد. دیفدا خوێندنە ناوەندی و دواناوەندی لە بەشێ وێژەی لە ساڵە 1940 لە باژێرێ هەولێر تەمام کرد. کە لەوێ دەستی پێکرد دیارە بە کاریگەری باوکی بە تایبەتی کە لە بنەماڵەیەکی بابڵێن خوێندون و خوێندەواری ئەو سەردەوە بوون وای کرد کە چەند قۆناغێکی خوێندنیش لە شاری هەولێر تەواو بکە تا پلەی گەیشتە بابڵین ئامادەی ئەو سەردەبەی خۆبان کە بەشی وێژەی تەواو کرد. لە هاوینا ساڵە 1940 تاهر بەشداریە دخولا پێگەهاندنا مامۆستایان لە بەغدا کرد گەلێک بسەرکەفتیانە ئەفخۆلە بداوی ئینە. زەوقی نووسینی پێیا کردیە دەستی کردیە بە نووسین و بوویتە خولیایشی زۆر ئەوە لە بووی لەگەڵ دۆست و برادریشی زۆرەوە بووە تێکەر بووە دەوێت دەرەژعینشت بە دوام بووە لە شتی نووسینەوە برادران کرد لەسەر قەڵات و ئەو شتانەی ئەوە کردیە لە نەورۆزان بەشداری کردیە. دەبێ هۆکاری گواستنەوە و گەیاندن و چوون و هاتن و خوێندن و مەسرەف لە بەغدا چۆن بووبێ بە هەر حاڵ بە کۆبەڵێک مەشەقەت و بە کۆبەڵێک بابڵێن کاریگەری ئەو سەردەبە لەسەر خۆی و لەسەر بنەماڵەکەی
کە وای کردووە لە بەغداد درێژە بە خوێندە بدا و ئەو خولێتەوە وکە لە کۆتایی 1940 دەبێتە باوەستا لە ناوچەکانی کوردستان. لە بەروارێ 1912 لە ساڵە 1940 وەک مامۆستا لە قوتابخانە ماوەت لە دەڤەرا ماوەت ئەتهێت دامەزراندن دیڤدا ئەتهێت ڤەگوهاستن بۆ باژێڕێ قەڵاتزێ. هێدی بەو شێوەیە تاوەکو کە ئامادەیتەوە کردێت توشتە مەحەدی ڕیفیا پێگوتیە بۆ ئامادەکردنی مامۆستایان لە بەغدا. ئەوێش بەستەکەوتوی تەواو کردیە. هەر عائیلەکەی هەموو لەگەر بووە بەدایک و باوک و خوشک و براکانی هەموو لەگەر بووە. ئەو فترێکە لێ مایتەوە باوکی لە تەمەنی 80 ساڵی کۆچی دوایی کردیە. دیارە بوونی قوتابخانەیەک لەو ناوچە دوورە دەستانە بۆ ئەو سەردەمە کاریگەری خۆی هەبوو. یعنی بوونی باوەستایەک لەداو گوندێکدا جگەلەوەی پێگەیاندنی منداڵانی ئەو گوندەیە بەشداری لە لایەنی کۆمەڵایەتی و ڕۆشەبیر و ڕۆڵاکبیری ئەو سەردەمە دەکات. مامۆستا تاهر حەوێزی ئەدبیتە سیاسەتڤانێک خودانشیان و کارا لەوڕا لە ساڵە 1934 دژیە 15 ساڵیدا پەیوەندیە بە کۆمەڵا ڕووناکبیرن باژێرێ کوێ دەکەت ڕۆلە کاریگەر و بەرچاف ئەدگێرە. لەوێ فترێک مایتەوە بەڵام لەبەرەوەی لە کۆمەڵی ڕووناکبیری لە کوێ بەردەوام بوو لە حیزبی هیواش بەشداری کردوشتانە نەختە شتیا لەسەر کردیە دووریا قسیتەوە لە کوردستان. ئەگەر باز لەوە بکەیت تەمەنی 15 ساڵی تەبەرێکی تا ڕادەیەک بچووکە بۆ ئەوەی کە بچێتەنە ئەو بوارانە، بەڵام بەهۆی ئەو خوێندن و خوێندەواریە بەهۆی ئەو کاریگەریەی دەوروبەر و بنەباڵەکەی بەسەریدا هەبووە هەوڵی داوە جێپەنجەی خۆی لەسەر ئەو گۆڕانکاریە و ئەو ڕووداوانی لە سەردەبەدا لە وڵاتەکەدا یان لە ناوچەکەی ئێمەدا هەبووە جێ خۆی بکاتەوە. کوردش بەمان شێوە لە ژێر کاریگەری ئەوان و لە ژێر کاریگەری هۆندراوە نەتەوەیەکانی حاجی قادری کۆیی هەوڵیان دەدا بە پێی توانای خۆیان لە کوێ پەیوەندیان هەموو لەگە سلێمان و شارەکانی تر بۆی ئەوانش بنە خاوەنقەوارەیەکی سیاسی. کۆمەڵا ڕووناکبیرێن کویە زادێ هزرا ساڵح زەکی بەگ و عەبدوڵڵا سامی و زەکی ئەحمەد هەناری بوو. کۆمەڵا ڕووناکبیری بە سەرۆکاتیا مەلای گەورە بوو. ئامانجاوان هاندان و پەرەپێدانە زانین و زانست و قوتابیên هەژار و فەقیان بوو. دەبی هەموم لۆ بنووسن ئەو ڕێی کە پێدا ڕۆیشتین چوینە چێندەرێ بە چێندەرێدا ڕۆیشتین تاوەکو گەیشتنەوە دێت چەند گوند و چەند ئەوەتان هایتە ڕێ بپرسن ئەبە نوعی دەبم بنووسەوە دوایی لێتان داوا دەکەم دەبیلۆ ئامە دەکەن. زەچی سالم صاحب قڕان کە بنەباڵەی صاحب قڕانیش بنەباڵەیەشی داوداری شاری سلێمانی شاعیرانی وەکو سالم و کوردی لەو بنەباڵەیەن سیر دەکەی کاریگەری لە شاری سلێمانی پایتەختی ڕۆشەبیریەوە هاتوۆتە کۆیە و لەگەڵ ڕۆشەبیرانی کۆیە کاریگەریان دروست بۆ مامۆستا زەچی هەداری و چەند کەسێکی تر. ئەو کاتی کە ویستیان کوێش بخەنە سەر ویلایەتی مووسڵە ببێتە بەشێک لە عێراقی عەرەبی خەرچی کۆیە دەنجی نەدا وتیان بەمەرجێک دێن کە سەربەخۆ بین، بەڵام دواتر گوتیان پێتان خۆشە سەر بە تورک بنیان بە سەر بە عراق بن. ئەوانش سیاسەتی عوسمانی و خراپی سیاسەتی و داپلۆسەرەکانی ئەویان لەبەر چاو بوو لەبەر ئەوە عراقان بە ناچاری هەڵبژارد. ئێک لە ئارمانجین دیترێن ئەvê ڕێکخراوێ بەڵافکردنا بیر و باوەرێن هەستا نەتەوەیی بوو هەروەسا هەفکاریا بزاو و کۆمەڵێن نهێنیên کورد کرد. چکە هەستێک دەبوو کورد با بڵێن هەز بەبوونی خۆی بکە هەز بە وجودی خۆی بکە لەدا کۆمەڵگەدا ڕۆشەبیرانی کۆیە هەوڵیاندا ئەو هەستە زیندوو بکەنەوە. ئەلەو سەردەما مامۆستا تاهر ئەحمەد حەوێزی لەدایک بوو کەواتە مرۆڤ کاتێک کە هەڵسەنگاندن بۆ شتێک دەکا لایەنی شوێنەکە ژینگە دوو و لایەنی کاتەکە دەبێت لەبەر چاو بگری. دەستگەهێن میری هەرتم گومان لە بزاواوان دەکرد لەوڕا مۆڵەتا فەرمی لە کۆمەڵاوان ستاند وەکە بزاوێک نەیاسایی بجێهێلا. کاریگەری لە بوونی ئەوان دەکا بوونی خوێندەوارێشی کورد بوودی سیاسیەشی کورد بوودی
با بڵێ دەسەڵات و ڕێکخراوێکی سیاسی لەو سەردەمەدا پێگەی ئەوان وەکو دەسەڵات لە داوچەکە کەم دەکاتەوە بۆیە دائیم بەردەوام هەڕەشەیان هەبووە بۆ سەر ئەو ڕێکخرا و با بڵێن ڕۆشنبیرە تاک بە تاکیادەی ناو کۆمەڵگا خاوەن هەسە چینەتەواتی بوو حەزی لێ بۆ کورد بێتە شت بۆ نمونە کاتێککە کۆمەڵی ڕووناکبیرانی کوردواتە منەوەران دروست بوو خۆی بوو بە ئەندام و کاری تێدا دەکرد بۆ ئەوی کە هەموو ڕۆشنبیران کۆکاتەوە خزمەتی ئەدەبی کوردی و مێژووی کوردی و لە بنەوەش لە ژێرەوەش خزمەتی پرسیینەتەوەی کوردکە کە دووسکننی دەوڵەتی سەربەخۆ بوو. لە ساڵە 1939 ئەندامێن بزاوا ڕووناکبیری ڕژیانە دناف حەزبا هیوادا ڕەفیق حلمی سەرۆکاتیا وێ بزاوێ دکر و دڵدارێ شاعرژی سکرتێرێ وێ بوو مامۆستا تاهر ئەندامێ کارایە حەزبا هیوا بوو. دیارە ئەو ڕێکخراوەی کە باسباکە ڕێکخراوی ڕووداکبیرانیان کۆمەڵی ڕووداکبیرا منەوەڕە لەو سەردەمەدا ڕوبەڕووی هێرشوو و پەلابار و گرتد و ڕاوەدونان بوودەوە لە سەردەستی دەسەڵاتی پاشایەتی عێراق بەڵام ئەوانە لە شوێنی خۆیان نەوەستا یعنی دانەنیشتن بەردەوام بوو لەسەر ئەو بیر و ئامانجەی کە بەبەستیا بوو خۆیان لە ناو ڕێکخراوێکی تر دیتەوە بە ناوی حیزبی هیوا بەبێ ئەوەی کە بانگەشەی بۆ بکە لە ژێرەوە هەر لەسەر ئەو بیرۆکە و هزرەی خۆی بوو کە بە ئەوەی بۆ نەتەوەی کورد هەوڵدات نمونەشمان هەیە لەسەرەوە تاوان دوای ئەوەی کۆمەڵی دارکرد لە ساڵی 1970 دروست بوو ئەو نەچوە ناو دەرکرد بەڵام کە حیزبی هیوا دروست بوو بۆ ئەندامەی چالاک لەوێن دەرێ و بەرپرسیارەتیشی وەرگرت. لە دەڤەرە سلەیمانیە مامۆستا تاهر حەوێزی ئەتکەویتە ژێر چاودێریەکە تند و چڕ لە دەف دەستگەهێن ئەمنیێن سەردەمێ پادشاتیا عێراقێ ئەتهێت دوور ئێخستن بۆ قوتابخانە شێخ سەعەد لە پارێزگەها عیمارە وەک سزایەک سیاسی. کەسانی ڕۆشەبیر و باوڵی کەسانی ڕووداکبیر کە خەڵکیان کۆ دەکردەوە کە کاریگەریان بەسەر خەڵێکدا هەبوو کە تێکەڵاوی کۆمەڵگا دەبوون هەموو کات هەڕەشە بوون وەسە دەسەڵاتی ئەو سەردەمە بۆیە دەسەڵاتی پاشایەتی ئەو سەردەم بەدووە ئەو بابلین ئەو هەڵبژاردە ئەو نوخبانێنەوە کۆمەڵگادا دەگەڕا و بە شێوەیەک لە شێوەکە سزای دەدات. بیرۆکە خاوێنی کە هەی بوو کە دەیزانی لەو سەردەما پارتی دیموکراتی کورد دروست بوو لە 46 پاش چەند ساڵێک ئەوجا بووە ئەندامیان دواوی داوایان لێ کرد و مامۆستا بوو چالاک بوو بەتوانە بوو. ڕۆستەمی شاعر زاوای بوو بەڵام نەک زاوایەتێکە لە برای خۆی گەلێک زیاتر خۆش دەویست لە پاژەوەی کە ڕۆستەم ئەمری خوای کرد چەمانێکی بەسەردا ڕۆیی هەرسا ویستی ئەو ژیاننامەی و ئەو شتانی کە ڕۆستەمی هەیە ڕۆستەم حەوێزی کە شاعر هەرسا پوختیان بکە. دیڤدا مامۆستا تاهر ئەتهێت ڤەگوهاستن بۆ سنوورێ پارێزگەها هەولێر لە قوتابخانەیە گوندێ ئەڵنجاخا مەزن لە ناحیا تەقتەق. ئەو کاتی ڕاستەن بۆ پارێزگای هەولێر لە گوندی ئیرنجاغێندانایە کە سەر بە ناحیەی تەقتەق کۆیە لەوێش ماوەی 2 ساڵ زیاتر ماوەیتەوە لەوێ بەس زۆر تێکەڵ بۆ لەگەر خەڵکەی ئیرنجاخ. لە پاییزە ساڵە 1952 مامۆستا تاهر حەوێزی ئەتهێت ڤەگوهاستن بۆ قوتابخانەیە یەکەما سەرەتایی لە باژێرێ کوویە 13 ساڵان لە وێرێ ددومینە وەک مامۆستا و ڕێڤەبەرێ قوتابخانێ. واسایەتەوە بۆ کۆیە بۆ مەکتەبی کۆچنی جاقی ئولایان پێگوتیە لەوێ بەدوام بوو لە مامۆستایەتی تاوەکو ساڵی 1963. دیارە وەکو باس باکرد مامۆستا و هاوڵەکانی نەوەستان لە هۆشیارکردەوەی کۆمەڵگای دەوروبەریان هەب لە ڕووی سیاسی هەب لە ڕووی ڕۆشەبیری وەکو باس باکرد مامۆستا ئەو ڕۆژانە بابڵی کاریگەریان بەسەر قوتابیەکانیان بەسەر خزمەکانیان بەسەر کۆمەڵگاکانیان داهەبوو. لە ساڵە 1963 نەیارێن ملەتێ کورد مامۆستا تاهر حەوێزی بوو دەمێ 8 مەهان
ئەتکەتت ناوا گرتیگەهێدا وەک سزا هەمبەر چاڵاکیên وێن سیاسی و ڕامیاری. دێوێشەوەتەوەن پاشەوەی کە وەزوی زرۆفی شۆرشی باسیەکان کە هاتنوانە کات نەکوێە هەرسان فەرمانبەران و مامۆستایانیان خاستەوانەی کە شتیان لێبوو بە تەواوی دەست بەسەریان کردن و گرتیان لە پێشان لەسەرای کوێیان هێشتنەوە چەمانجێک دوایی ڕەوانەی کەرکوچیان کرد معتەقەلی کەرکوچی. کاریگەریە بەسەر تەواوی کۆمەڵگای کۆیەداچەکەدا هەبوو بۆیە دەسەڵاتی ئەو سەردەبا هەرگیز لە سزادان و دوورخستنەوەیان نەوەستا بۆیە لە ساڵی 1963 هەشت مانگ مامۆستا دەست بەسەر دەکەن و بەندی دەکەن تا دواتر بە چەند مەرجێک ئازادی دەکەن. خۆی دوو شۆڕشی بەرزان هەیە ساڵی 1932 شۆڕشی بەرزانی یەکەم دومیان شۆڕشی بەرزانی دوم 1935 حزبی هیوا لەس ئەو شۆڕشە بووە دوو بەش مامۆستای لەگەڵ بوو کە هاوکاریان کرێ و پاریان بۆ بنێردرێ و چەچیان بۆ کۆکرێتەوە و پشتگیریان بکەن لەبەر ئەوەی ئەو پێیوا بوو غاش بوو کەوانە بۆ تەنها بەرزانەکان کار ناکەن بەڵکو بۆ کورد و بە ناوی کورد و شەڕیان دەکرد و ئەوان لەژێر فشارێکی گەورەی زۆری حکومەتدا بوون و لە ساڵە 1964 مامۆستا تاهەر حەوێزی ئەتهێت ئازادکردن و ڤەدگەڕێت بۆ زێدێ باب و باپیرێن خوا لە باژێرێ کۆیە. کارێ مامۆستایەتیە ددومینە لە قوتابخانەیە بێستونیا سەرەتایی ئێڤاران وەک ڕێڤەبەرێ قوتابخانێ ئەتکەویتە کاری. ئەوانە مامۆستا لە ژیانی خۆیدا کردی بە چەند کتێبێک لەوانەیە کە با بڵێن مانەوە مێژووی کۆیە بەرجی یەکەم و بەرجی دووەم کە لە 1962 لە 1970 ئۆدە بڵاو کرایەوە چە بەرهەمێکی تریشی هەبوو ناوی لێنە شەوچەرە. شۆڕشی یازدەی ئەیلولی شەستویە کە ڕوویدا خەڵکی کۆی دەوروبەری تایبەتی ناو کۆی کاریگەری زۆرێن نەبوو لەوانە مەسەلەن عەلی عەبدوڵڵا عومەر دەبابە کاکە زیات مام زەلال. لە بەرواری ئێکی هەفت لە ساڵە 1970 پشتی تێپەڕبوونا 30 ساڵان وەک خزمەت ئەدبیاوێ پەروەردە و فێرکردنێدا مامۆستا تاهەر خانەنشین دەبە. یەکی حەوت زۆر لە ژیانەکانی هەیە لە بڕین یەکی حەوت لەدایک بووە یەکی حەوت بین دامەزرایە ماجی حەوت دامەزرایە ئەو وەزانێکی حەوت بووە چکە وەشی خۆی باسی دەکرد دوایی کە گواستاتەوە شەر بدەی حەوت هاوسەرگیری کردەوە دیسانەکە دەستی حەوت بووە لە خانشینەکەش یەکی حەوت بووە و ڕۆژی کۆچی دواییشی هەلەیەکی حەوت بووە. ئەو بەیانی یازدەی ئازاریان بەیاننامەی ئازی ئازاری زۆر پێ باش بوو سەرەتایکی باش بوو و داواشی دەکرد کە بخۆزرێتەوە لە پێناوی ئەوەی کە خەڵک ڕۆشن بیر کرێ و ڕێزەکان یەخرێ پەرتەوازە نەکەن خۆیان ئامادەکەن لە دوا ڕۆژ چونکە هەمیشە دەیگوت تورک و عەرەب و فارس جێگای متمانە نینە بۆیە پێویستە ئێمە خۆمان ئامادەکەین گلەی لە کەس نەکەین گلەی لە خۆمان بکەین. دیوەخات و شتەکان شەوادە دادەنیشتن کۆمەڵێک کەرستەی کوردەواری خواردی کوردەواری وەکو گوێ زوو بێوژ و ئۆشتالیا وردۆردە کاتیان پێ بەڕێوە دەبەردەیان خوارد ئەوانە ناویان لێدەنا شەوچەرە بابەستا کتێبەکەیدا و لێداوە شەوچەرە واتە چی واتە شەوان ئێوە کاتی خۆتانی پێ بەڕێوە بکەن بۆ کتابانە. پشتی مامۆستا تاهەر حەوێزی خانەنشین دەبە هەموو دەمێن خوا ئەتبورینیت بە نەویسین و بەرهەفکردنا پەرتووک و نامیلکە و یاداشت و بیرەوەری و نویسینا بابەتان لە گۆڤار و ڕۆژنامەیەن جودا جودا. هەر بە پیاسا لە ژوورەوە ئەو سەرۆسەری دەکرد ئەوانەی وەکو بڵێ سەماعی کو ئەو شتانی کە جێ لێ بووە بە تەواوی بزەبەت وەکو بڵێ ڕیکۆردی کرد بە ڕیکۆردی تەواو بەبێ هیچ وشک زیاد و کەم دەیگوتەوە خوشکانیشم ئەوانیش هەر جاری بە نۆبە یەکیان دەیان دەستیان دەکرد بە نووسینەوەی بووی. هەمیشە چەند قەڵەمێک و چەند لاپەڕەیەکی پێ بوو لە هەر کاتێک دەچوە هەر مزگەوتێک دەچوە هەر تازیەک سەردانێکی دەکرد گەشتێکی دەکرد لۆ جەژنە پیرۆزۆ دەچوە شوێنێک لەوێن دەرێ بابەتی دەکردەوە گوێی لە بابەتێکی تایبەت وایە جیاوازی دەکردەوە قسەی دەکرد یاخۆت ئەوە تا
مەوعیدێکی لە دیارەکرد لەگەری دادنیش و تۆماری دەکرد. دەست دووسەکانمانەوە لای بنەماڵەکەی کە بابەستە دلاوەر کوڕی گەوری و کاک سالار و وابەستە سالار و بابەستە نەریمان و کاگ ئامانج و هەم خاتوودی خوشکەکان هەبوویان بە شێوێک لە شێوەکان چەند جارێک نووسیویانەتەوە. لە ڕێکەفتی چاردەی هەفت لە ساڵا 1970 وەک ئەندام لە کۆنگرا دوێ یا ئێکەتیا نویسەرێن کورد لە باژارێ شەقڵاوە بەشدار دەبە چونکۆ مامۆستا تاهر حەوێزی ڕوو لە کاریگەر و بەرچاف هەبوو دەبیاوێ نویسینێدا. لەسەر پوختەکردنی ژیانامە و شتی کاک ڕۆستەمی و کە پێکەوە ساڵ وەختی خاستن لە فتەی قڕازێش ئەوەندە ساڵی هەر پێکەوە بوون لەوێ ئەو لە دایریدا تاپۆشتیوا بوو ئەویش بکە مامۆستا بوو بەداوام پێکەوە بوون هەموو یادەوەرەکانی هاتەوە ئیتر ئەوە وای لێ هات زەختی هەبوو بەڵام زەختەکەی هەستا تووشی جەڵدەی بوو زۆر مادی ببەوە کاتێکی زۆری خەرج کرد یعنی بووە خاوەن ئەرشیفک و ئەنسکلۆپیدیایەک لۆ کۆی هەر کەسێک لەسەر کۆیە باسی کۆی و دەوروبەری بکە ئەگەر بێت و نووسینەکان و قسەکانی مامۆستای لێات بکە کلێنێکی زۆر گەورە پەیدا دەبی بە گەورەترین مێژونووسی کورد لە کۆیە دادەندرێ و بە مێژونووسەکی گەورەش لە کوردستان دادەندرێ چونکە بەبێ ئەوەی هیچ قازانجێک بکە بە پێچەوانەوە لەسەر ئەرچی خۆی ئەو کتێبانەی چا کرد. دۆستیەکانی مامۆستا تاهر حەوێزی باوەرگر کە کۆمەڵێک فایلی کۆد و با بڵێن گەچراو بوون هاتم لە سەردەبی کۆڕۆدادا ئەوەی کە ناوێ لێ ناکەرەنتینە لەو سەردەبەدا هەش بەرێک بە کتێب بە ناوی بەرهەم بە بەڵام نەکراوەکانی مامۆستا تاهر حەوێزی و بەرهەمی دوێ بشی لەسەر خەرجی بڵەواڵەکەی لەو ماوەیە بڵاوبان کردەوە ئەوانە هەمووی بوون بە تەواوکەری ئەو کارانی کە مامۆستا کردوێت. مامۆستا تاهر حەوێزی 81 ساڵا ژیان کرد لە بەروارێ ئێکی هەفت ساڵا 2000 پشتی ململانەیەکا زۆر ئەدگەل نەساخیە لە باژێرێ کۆیە خاترا خوایە دووماهیکێ لە ماڵ و ماڵبات و گەل و نیشتیمانێ خواخواست. خەڵکی کۆیە بەگشتی بەردەوام سۆراغ و بە دوواداچوونی ئەو دەستنووسانە دەکرا چەند جارێک لە بنەماڵەکەی داواکرا لەو سنتە لەو ڕێکخراو هەوڵ بدەن هەندێکی تایب کرا لەسەر سیدی دانرا کاریگەریەکی هەبوو ئەمڕۆکە لە ناو کتێبخانەی گشتیدا بەرهەمەکان دیارە. کۆچی دوایی مامۆستای گەورە مامۆستا تاهر حەوێزی کە بە گەورە مێژونووسی کورد لە کۆی دادەندرێ و بە مێژونووسێکی کوردی ناودار دادەندرێ زیانێکی گەورەی بە خەڵکی کۆیە و کوردستان گەیاند چونکە ئەو ئەرشیفەک بوو کەسایەتێکی هەڵگری بیری نەتەواتی بوو هەموو ژیانی خۆی تەرخان کرد بۆ ئەوی کورد یەک بێ و هەموو ژیانی خۆی تەرخان کرد بۆ ئەوەی سوود لە مێژوو وەرگیرێ دەرس و وانە و عیبرەت وەرگیرە لە ڕوودا و مێژوویەکان و تۆمار بکرێ بۆی ئەوانە هانمان بدەن یەک بگرین بگەینە ئامانجەکانمان کەویست دروستکردنی دەوڵەتێکی کوردی سەر بەخۆیە. یعنی کە نووسی نوشتەکانی دەنووسی فرمێکی بەسەریدادات خوارێ ئەوە زۆر تاسیری دەکرد لەسەر وەشەوە تووشی جەڵتەکەی بوو ئیدێ تقریبا ماوەی 6 مانگ 7 مانگ لەسەر جێگا کەوت بە زۆر بە ناخۆشی زۆر ئازاری دیت و لە یەکی هەفتی 2000 یەکجاری باڵاوی لێکردین.